كەجووکێ و پڕ لە گوڵاڵە و ناسین کەجووکێ و پڕ لە گوڵاڵە و ناسین تاریکی و زوڵمە دوور بخەینەوە دوور بخەینەوە سەربازی وەکو جەژنانە ئەکەم پێشکاشی ئەم کوردستانە ئەمساڵ سەربازی وەکو جەژنانە ئەکەم پێشکاشی ئەم کوردستانە ئەم کوردستانە بسم الله الرحمن الرحيم بناوي يزداني بێباک سڵاو و عەرز و ڕێزی و احترام مەز لە خزمەتی خەڵکی بەڕێز و خۆشەویستی ئاوایی ژیریژە گەورە تا بچک لە پیر و لە جوان هیوادارم کە نەورۆزی ئەم ساڵ کەواتە نەورۆزی 1401 لە هەموو بنەماڵەیەک لە خەڵکی خۆشەویستی ئێران بەتایبەت منتەقەی کوردەواری و ئاوایی ژیریژە پیرۆز بین ئینشاءالله. خۆشەویستان وەکو ساڵهای ڕابردوو کە بەڕاستی جوان و خەڵکی ئاوایی ژیریژە سابتیان کردووە لە ئیتحاد و یەکپارچەگی ڕعایەتی حورمەت و احترامی یەکتر لە هەڵپەرکیە من ئەوەڵ تەزەکورێک بەخۆم دوایی بە گشتمان بە تێگڕا هەموو نەزم و ئێنزەباتێکی جوان ڕعایەت بکەین ئینشاءالله لە چۆپیا لە هەڵپەرکیەکانمانە ئینشاءالله. ئێمە لە سەردەمێکی ساڵهای گذشتەوە کە نەورۆزمان بەرگوزار کردووە ئینشاءالله هیچ نوع کدورێت و جنگواژاوەیە لە ناو ئەم مەراسمە وجودی نەوە ئینشاءالله ئیمساڵیش لە ساڵهای ڕابردوو خاستر و جوانتر بەرگوزار یەکەین ئینشاءالله. هیوادارم کە جوانە خۆشەویستەکان هەر وەکو ئەوە کە چاودێری بەرنامەکە بن لە حینەوە کە خانمەکان هەڵەپەڕن نیازی بەوە نەوێت تەزەکور بە کەسێ بێن خۆیان وەکو چاودێر دەودار دەورێ سەکۆکە ئینشاءالله بپارێزن. خۆشەویستان ئەو خانمگەلێک کە هەڵەپەڕن ناموسی منن دایک و خۆشکیەوەی چنی هیچ فەرقێکیان نییە. ئێمە گشتمانی یەک بنەماڵین و یەک خانەوادەین. دەستی هەمووتان ماچەکەم ئینشاءالله و ئەو میوانە بەڕێزانیچە هاتکن بەخێر بن سەر و سەرچاوی ئێمە ئینشاءالله حورمەت و ڕێز و احترامانیچە بپارێزین. لە گرەیچە و بابێژین جێگە و یادی بکەین لە ئەو کەسانەی کە ساڵهای ڕابردوو لە ناو ئەم مەراسمانە شرکەتیان بوو وەکو خاڵۆ بەهمەنی ئیبراهیمی حاجی عەبدوڵای ئەمینی و خاڵۆ ئەنوەرێ مرادی جێگەیان خاڵی ئینشاءالله خوای گەورە بە بەهەشتێ بەرین شادیان بکاتەوە. هەر لەگرە و فاتحەیە نێرین بۆ ڕۆحی ئەو عەزیزانە خوای ئینشاءالله بە بەهەشتێ بەرین شادیان کات. لازمە زانم دەستخۆشیەکی تایبەت کەم لە خزمەتی دێهیاری محتەرەمە شورای عەزیز و خۆشەویست کولی شوراکان و هەروە کاکە زانیاری خۆشەویست
کە بۆ پێکێنانی ئەم بەرنامە کە نەورۆز تایبەتە بە منتەقەیە کۆردەواری خۆمان بە خصوص ژیریژە کە ساڵهای گذشتە زمە ئیجرا یەکەین دەستیان خۆش بێ کە بوونە بانی و ئەوامەڵی ئەم خۆشی و شادیە لە ناو ئاوایی ژیریژە ئینشەڵڵا خوای گەورە شادی بخاتە دڵ ئەوانیش بۆ هەمیشە لە گرەیچە و دوعای خێرەکەین بۆ کەسانە کە هەن لە گۆشە بیمارستانە خوا شەفای عاجلیان پێ بگەینە على الخصوص بۆ دادەمەستورەی کەلیش کاکسەلار خوا ئینشاءڵڵا شفای عاجلی بۆ بنێرێ خوا ئینشاءڵڵا بە سەلامەتی بگەڕێنێتە ناو بنەماڵەکە ئینشاءڵڵا و بە خێراتر عەرز دەکەم لە خزمەتی هونەرمەندی بەڕێز و خۆشەویست کاکە شمسەڵای بەڕێز وێنەگەران و تەسویرمەردار و فیلمبەردارانی عەزیز و خۆشەویست هەروەها مامۆستا بەختیارێ عەزیز یا حەیا قەیوم یا شای بێداران یا سانعێ خەلق تەمام گیانداران بەنامێتەوە نامم کردن باس یا صاحب السەبر تۆنی یاگەی ڕاست یا خالقێ خەلق تەمام بە تۆ منهانا یا صاحب السەبر تاب و تەوانا شادم بە شادی تەواو و قەوم و هۆست پیرۆز کەلێمان جەژنەکەی نەورۆز نەورۆز نیشانەی ئەوەڵ بەهارە وەتەنی جوانم ڕەنگین دیارە گوڵی زەرد و سول لە لار ساران چریکەی بڵبڵ سوبح و ئێواران قاسپ بە قاسپی کەو لەسەر دیاران شنەی شەماڵی گوزەرگای یاران هاژەی شەتاوان شنەی سەرکاوان بڵبڵ بە نەغمە مەلان مەلاوان قاسپەی کەو لەسەر هەوارە بەرزە دڵەی دێوانە دەخاتە لەرزە شنەی شەماڵی کوچکە ڕەژماوە وهارش سەوزن چون باغ ساوا یاران سەر کردم دیارگای وەتەن ڕوح پەروازش کرد بێپەرواجەتەن وەتەن قیبلەگای بەرزی ئاواتم وەتەن قیبلەگای بەرزی ئاواتم ماوا و مەسکەنم ڕاگەی حەیاتم سەڵام لە خاکت وەتەنی عەزیز قەت ناچی لەبیر هەرگیزای هەرگیز خاکت چۆن سورمە دەگرم لە چاوم لەبیرم ناچی هەتاکو ماوم ژریژە جێگا و مەسکەنی جوانم خا دەتپارێزم هەتا بتوانم دەشت و دیارت تەواو سەر سەوزە کوشکە ڕەش هەتا هەوارە بەرزە ژریژە چیا و دەشت و دیارت سەرسەوز و ڕەنگین فەسڵی بەهارت فەسڵی دڵگیرت ئۆردی بەهەشتە ڕایحەی خۆشبۆی وێنەی بەهەشتە بەهارەن قیبلەم سەحرا و دەشت و دەر گوڵی زەرد و سوورجە خاک ئامان بەر بەهار بە سەوزی تەشریف ئاوردن سارا و کەش و کۆ عەتر پۆش کردن ڕەنگینن تەمام کەش و کۆسارش تعریف مەکردیۆ فەسڵی وەهارش گوڵان مەنیشان بەلەنجە و لارە بە شنەی نسیب سوبح و ئێوارە سەربەرزان بەرزەن بە قامەتی گوڵ نامێ ژیریژە یەکجار نیشتن گوڵ سەیری سەربەرزان ژیریژە کردم سجدە پەیسانە قامەت خەم کردم چونکە ژیریژەم سارای سەردەشتن فەسڵی وەهارش ماچی بەهەشتن دەشت و دیارش گوڵ و گوڵزارن باغ و باغاتش دڵڕبای یارن یەخوا ژیریژەم دایم ئاوا بۆ سەرسەوز بە وێنەی باغ ساوا بۆ یەخوا نەبینود خەزان باوەرۆ تۆنی بەهەشتی تەمام ژاوەرۆ یاڕە بە حاجەت حاجەدارانت بە تاوێ ڕەحمەت وێنەی بارانت بە یاهوی زیندەدارانت بە ناڵە و شیوەن شەو بێدارانت ڕۆشن کەلانە و خانەی هەژاران بابێ ڕەحمەکەت چون تاوێ باران ڕیشەی کۆرۆنا هەڵکەنە لە بن درۆستکراوی غەداری دوژمن سەناخانی تۆین خوای دەسەڵات سەناخانی تۆین خاوەن دەسەڵات سڵامەتی خۆشی بخەنێ وڵات لە خۆی بەرز و مەزن داواخوازی ئینشاءڵڵا نەورۆزی ئەمساڵ لە هەموو بنەماڵە و خانەوادەیە پیرۆز بێت و ڕیشەی کۆرۆنا ئینشاءڵڵا هەڵکنیە و شادی و خۆشی بخاتە ناو بنەماڵەکان هیوام سەرکەوتنە بۆ هەمووتان گشتان بەخوای گەورە ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا كريمي هيبت بوشافرك فيلم لشان جونك كاميرا فرشان اسماعيلي عزيز سيروان فرجي رامين هدي شاد زانكو عكاس
کاکە دانیال خۆشەویستیش بەخێر بێن سەر و سەرچاو بەخوا بۆ شیر چوارە بۆ دڵەگەن بەران بەدلۆنە بەخوا بۆ شیر چوارە بۆ دڵەگەن بەران بەدلۆنە بەخوا ڕەمزار دەکەم منێ ئازی دەکەم گریێنە جۆنە بەخوا ڕەمزار دەکەم منێ هۆشێتە یادگیرێنە جۆنە بەیان بەیان بەیانە هەڵزانەکەم دنەگەن ژنێنە تاپەیگەنە بۆ نیێرەمەتەم بێدەگەن بەخوا دەیێن و ئاسمانە بۆ دڵەنگیان بۆ تۆ بێڕەنگەن بەخوا دەیێن و ئاسمانە ئازی دەکەم بۆ تۆ بێڕەنگەن مامۆ کەریمی خۆشەویست مامۆ کەریم فەتاحی پیرۆزبانیە گەرمۆگۆڕ ساڵ تازە 2022 کوردی بۆ چەک بەچەک خەڵکی بە شەرەفی ژەریشە بۆ خۆ ماوسە شەمسڵە ماوسامید و ماوسامیدات چاوەکەی بنی چاوانی ئەگەی فەتاحی سپاس بژی ئەمە بەشیری گەچکار بۆ سەلیم گەچکار بۆ چاوەکان سووا سەلیمی گەچکار بەچەند سووا سەلیم بژی ماڵیاوە بژی سپاس بۆ قسان گەچکارەکان ژەریشە مامۆ جەماڵی خۆشەویست جەماڵ عەزیز بۆ کاکە ئارسام فڕی پیرۆزبانیە گەرمۆگۆڕ ساڵ تازە بۆ چەک بەچەک کوڕە خاستەکان شەریژە بژی مامۆ جەماڵ ئەی ئافرین ماردی بەختیار ژینجەی بژی بژی سڵاو لە فەردین مێرگەزار کوڕەکان دۆن بەخێر بێن خێڵ حسەینی
شادبانە بۆ کوڕەخاسەکان ژریجە بەخێر بێن سەر و سەرچاو پیرۆزبایی گەرم و گۆر ساڵ تازە 2722 کوردی پیرۆزتان بێ بۆ فەرشاد ئیسماعیلی عەزیز سیمان فەرەجی خۆشەویست شابەرە فیلم شەر کامێران ئای ماشەڵڵا کەرەوی ئەم کۆرانیە بۆ بەختیار ژریجەیی بەتایبەت ئەوەی ژریجەییە زانیان عزیز زانیان چاوشین پیرۆزبایی گەرم و گۆر ساڵ تازە بۆ تەکبەتە کوڕەخاسەکان ژریژاڵی هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاو بۆ موسیقای شینان خۆم ئەوتۆشەمسۆن ئاسامید و ئاسامینات خاتری بۆ شابەنە فیلم سیروان فەرەجی فەرشاد ئیسماعیلی بژی کاکە زانیان عزیز کەریمی گیان تایبەت فەرماندار شارە جوانەکەی ساوڵاوە ئاغای باشی خۆشەویست بە خێراتنی گەرم و گۆڕ دەکەین بەخێر بێ سەر و سەرچاو ئاغای باشی پیرۆزبایی گەرم و گۆر ساڵ تازەی 2722 بۆ چەکبەچەک کوڕەخاسەکان ئاوایی ژریژە هەڵی هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاو بە تایبەت دێهیار خۆشەویست ژریژە و ئاوایی ژریژە تەبریک و شادباش بۆ ئاغای باشی خۆشەویست ئەڵێ بەخێر بی سەر و سەر چاوی ئێماغی باشی بژی خۆشەویست فایق ژریژەیی بە تایبەت بۆ خۆمان بۆ شیران موزیک لە کامێران سپاس و پیرۆزبایی لەو خۆشەویستە وەروە بۆ تاقانە کوڕەکەی بۆ کاکە ئارات خۆشەویست و بۆ خەڵکی بە شەرەفی ژریژە سڵاوتان لێبێ ژریژەیی دالێ دەکەریمی ماشاءالله يلا يلا اي ما شاء الله بجي اها عصا
بچه تایبەت بۆ سیرۆزەوانی عەزیز یاڵا چاوەکەی منی مردی زریجەی ئای بژی بژی شەویست بەخێر بێنستەر سەر و سەر چاوی ئێمە فراسیاب بۆ سەرجەم کوڕەکان شەریشە بژیمان ئەوە فراسیاب عەزیز ستە شەرماڵی ئەو دیسمان زەبوو کەکانەس خۆشەویست کەگەخانە عەزیز بژیماڵیەوە یەڵە ئای بژی شۆبی تایبەت بۆ شابەرەک فیلم شەرکە میران چاوەکان بەرە ئیسماعیلی سینەی فەرەجی ناچۆبی سڵاو لە مەهاباد و بۆکە بۆ هەستیانی خۆشەویست بە تایبەت هلا 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 ئاوسەکەنە قەدەر بە داواکانی دێتان ئەوەی چۆپی ئەگرێت لە تەک جەماعەتە یەک دە سەڵفەڕن یەکدەک تەک چۆپیە هەمەهەنگ ئەمە هەنگ تەک چۆپیە چاوت خۆش ماوس رامید میدیا خۆشەویست